لە ئێستادا باز لە یەکێک لە پرۆژە گرنگەکانەکەین یاخود پرۆژی یەکێک لە نووسەر و ڕۆژنامە نووسەکان کە ئەویش زۆر بەڕێز شاخەوان سەدیقا کە پۆستەری کەسایەتیە دیارەکان کە لە ڕێگەی پۆستەرێکەوە هەوڵەدا تیشک بخاتە سەر لایەنە گرنگەکانی کەسایەتیەکان جگای چ جای ئەو کەسایەتی ئەگەر سیاسی بێ یاخود ئەگەر ئەدیب بێ یاخود نووسەر و شاعیران و گرنگیش نییە ئەگەر کەسایەتیەکە لە ژیاندا مابێت و یاخود لە ژیاندا نەمابێت و یاخود گرنگیەکە زیاتر بۆ با بڵین کەسایەتیە ناسراوەکانی هەموو پارچەکانی کوردستانە قسە و باسی زیاتر لەسەر ئەم پرۆژەیەکەین کە لە ئێستادا پرۆژەکە دەستی پێکردو و بەشێکیشی بڵاو کردوێتەوە لەگەڵ زۆر بەڕێز شاخەوان سەدیق نووسەر و ڕۆژنامە نووس بەخێرهاتی بەخێر بی سەرچاو بیرۆکەی دروستکردنی ئەم پۆستەرە لەکوێ دروست بۆ لای تۆ؟ خۆی ڕاستیەکەی ئەگەر ئێمە سەیری مێژووی کورت بکەین بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ئەوەی ئێستا کورت بەدەستی هێناوە لەم قۆناغەیە بە ڕەنج و ماندووبوونی چەندین کەس بووە جا و کەسە لە بواری سیاسیا بێ یا لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیا بوو بێ بەڵام بەداخەوە ئێستا تەکنەلۆژیا و تۆڕی کۆمەڵایەتی تا ڕادەیەک کاریگەری زۆری لەسەرنەوەی نوێ کردووە وای کردووە کە ئەم تێکۆشەر و ئەدیب و منەوەرە گەورانی ئێمە نەناسرێن زۆر باش ینی ئەگەر ئێستا ئێمە لە بۆ پشگیری قسەکانمان ڕاپرسێک لە ناو بازار بکەین لە ناونەوەی نوێ ناوی چەند شاعیر و ئەدیبێکی گەورەیە چەند تێکۆشەر و سیاسێکی گەوری خۆمان بێنین ڕەنگە کەم کەس بیان ناسێ یا ناوەکانیان بزانێ لەبەرەوە بیرۆکەی ئێمە کارەکەی ئێمە لە ڕاستیە ئیشەکەی ئێمە کاری کۆمەلگای پەروەردی مارگرێت لەگەڵ دەستگای خێرخوازی کەریمی عەلەکەیە پێکەوە بە دوو بەش کراوە بەش یەکەمیان ئەوان سپۆنسەریان کردو بەشی دووەمیشیان دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە بەردەوامی پێەیە بە پرۆژەکە بیرۆکەکە لەوە بوو کە ئێمە خۆمان وەکو کۆمەلگای پەروەردەی مارگرێت گۆڤاری ئەدەبی وانەرمان هەیە گۆڤارەکە لە هەر ژمارەیەکە ئەڵبەتە گۆڤارەکە وەرزیە لە هەر ژمارەیەکە ئێمە مەلەف لەسەر یەکێ لە نووسەرەکانی کورد دەکەین وەتایسە گۆڤارەکە چوار ژمارەی دەرچووە لەو چوار ژمارە ئێمە مەلەفمان لەسەر بەختیار عەلی و بەیان سەلمان جان دۆست و دڵشاد مەریوانی کردووە بیرۆکەکە لەوە هات کە ئێمە ئەڵبەتە بیرۆکەهی بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ بوو ئەو پێشنیاری کرد سەرەتا کە ئێمە مادەم مەلەفێکەکەین لە ناو گۆڤارەکە جوانە پۆستەرێکیش بۆ یەکێ لە نووسەرەکانی کورد بکەین و لە ناو گۆڤارەکە بڵاویکەینەوە ئەو بوو سەرەتا بە پۆستەری ماوەسا شێرکۆبێ کەس دەستمان پێ کرد و دواتر پۆستەری جەمال شار باژێڕی ئێمە سەرەتا بیرۆکەکەوا بوو کە لەگەڵ دەرچوونی هەر ژمارەیەکی گۆڤارەکەمانە یەکێ لەو پۆستەرانە لە ناو گۆڤارەکە بە دیاری بدەین خوێنەر بەڵام دواتر کە پۆستەری یەکەم و دووەممان چاپ کرد سیرمان کرد پێشوازێکی زۆر لە خوێنەران پێشوازێکی زۆری لەکەن داواکاری زۆر لەسرە بیرمان کردەوە باشە بۆ ئێمە ئەم پرۆژەیە ئیدامە پێ نەدەین بەرفراوانی نەکەین کورد خاوەنی یەک دنیا ڕۆشنبیر و خەڵکی سیاسی و ئەدیب و داهێنەری گەورەیە و ئەمانە بەداخەوەنەوەی نوێ ئاشنانیە بەمانە و بۆەوەی ناوی ئەمانە بە زویندەی ڕاگرین و ئەمانە بنەوەی نوێ بناسیێنین و بکەین ئەمانە میشە لە بەرچاو بن ئێمە دەستمان بە پرۆژەکە کرد و بڕیارماندا پرۆژەکە بەرفراوانکەین و فراوانێکین لە ژمارە سفرەوە دەستمان پێکرد لە زنجیرەی یەکەوە دەستمان پێکرد ئێستا گەیشتۆتە 75 و لە ناو ئەو 75 هەوڵمانداوە لە کلاسیکەوە دەست پێ بکەین و هەموو بەشەکانی کوردستان بگرێتەوە بەبێ جیاوازی تەنانەت بە چوار پارچەکەی کوردستانەوە نەوەساوین پەڕێوینەتەوە بۆ کوردستانی سووریش و لە ئەرمینیا و لە کازاخستان ئەوانەشەوە ینی کورد لە هەر کوێیەک بێ لە هەر کوێ کوردی خزمەتی کردبێ ئەمە هەوڵە دەین لە ڕێگەی پۆستەرێکەوە بیناسیێنینەوە بنەوەی نوێ و بیخێنەوە بەرچاو وەک ڕێزلێنانێکیش بۆ ئەو ماندوو بوون و هەوڵ و تێکۆشانی لەو بارەیە کردوێتی باشە لەکوێ ئەمە بڵاو ئەکەنەوە هەوڵەدەن زیاتر فۆکسەکەتان لەسەر بێگومانە بێ ئەو شوێنانە بێ کە زیاتر گەنجانی لێیە و لەناو با بڵێن پۆستەرەکانیشە بێگومان ئەبێت لەبەروی کە پۆستەر با بڵێن تۆ ناتوانانی ژیاننامەی ئەو کەسایەتیانە زۆر بە دوور و درێژی با بڵێن ئیشارەت پێ بکەی زیاتر فۆکسەکەتان لەسەر چ لایەنێکی ئەو کەسایەتیە با بڵێن خۆی لە ڕاستیە ئێمە لە پۆستەرەکەیە وێنەی کەسایەتەکە داهانین و ساڵی لەدایکبوون و مردنیە نووسین
و لە تەنیشتیشی ئەو شوێنەی لێ لێدایک بووە و لەگەڵ ئەوەشا بە کرمانجیش ناوەکە نووسین هەوڵە دەین ینی معلوماتێکی خێرا و کورت بەڵام پڕ بدەین بە خوێنەر یا بینەر ئەو کەسێک کە پۆستەرەکە بینێ و لەکوێ بڵاوکرێتەوە ڕاستەکەی پۆستەرەکان سەرەتای ئێمە لە سلێمانی تەنها بڵاومانە کردەوە بەڵام دواتر کە لە تۆڕی کۆمەڵایەتی بینرا و لەو شوێنانە داواکاریەکی زۆری لەسەر بوو کە لە شارەکانی ترە و لە قەزا و ناحەکانەوە داواکارێکی زۆری لەسەرە کە ئێمە نردومانە بۆ شوێنانش و بەردەوامیش ئەینێرین پرۆژەکە ئێمە بێبەرامبەرە لە ڕاستیە ئەدرێ بە کافتریاکان بە کتێبخانەکان و بە قاوەخانەکان و ئەو شوێنانی کە شوێنی ئیسراحەتی خەڵکە و ئەدرێ بە قوتابخانەکان کە سوودێکی زۆر زۆری ئەبێ بۆ خوێنکاران بۆەوەی لە ڕێگەی ئەو پۆستەرەوە لە کورتترین ماوەیە تۆ کەسایەتێکە ناسی یا کەسێکە ناسی بێ بەرامبەر بڵێن و پرۆژەکەەوە کووتم ئێستا گەیشتوتە زنجیرە 75 و ئێمە هەوڵە دەین بیگەینینە زۆرترین شوێن ینی لە قەزا و ناحەکان لە شارەکان لە پارێزگاکان و تا ئێستا چەند کەسایەتێکیش لە دەروی وڵات گەڕاونەتەوە بە حکمی دۆستایەتی وانەمان چەند ژمارەیەک لە پۆستەرەکانەوەی بەردەست بۆ داوامانەتێکە لەگەڵ خۆی بیبا بۆ دەرەوە لە ڕاستیە و لە داهاتووشا بیرۆکەی ئەوەمانەیە کە پرۆژەکە گەورەتر و فراوانتر بوو زۆرتر بوو ژمارە لە ڕووی ژمارەوە زۆرتر بوو پرۆژەکە بە دیاری بنێرین بۆ باکووری کوردستان بینێرین بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ڕۆژ ئاوا وە بۆ کوردستانی سوور وە بۆ دەرەوەش بۆ ئەو کوردانی لە دەرەوەن بیگەینینە دەست ئەوانش لە ڕاستیە زۆر باشە هەوڵتان نەداوە کە لەبەرەوەی کە وەکو ئاماژەت پێکرد ئێستا بەشێکی زۆر لەو پرۆفایلانەیە خۆت لەو پۆستەرانە بڵاو کراونەتەوە لە ناو نامیلکەیەکا با بڵێن یاخود لە ناو کتێبێکە کە کتێبەکە زیاتر هەموو ئەو با بڵێن کەسایەتیانی کە ئێوە کاری پۆستەرتان بۆ کردو بڵاوتان کردوێتەوە جارێکی تر بە شێوەیەکی تر لەناو ئەم کتێبەیە دووبارە بڵاو ببێتەوە بەڵام هەمویان بەیەکەوە لە ڕاستیە ئێمە ناڵم پرۆژەکەمان سەرەتایە ینی لە سەرەتای دەستپێکردنانی دەستمان پێکردووە پێم وابێ لە ناو کتێبە زیاتر تۆزە پرۆژەکە متعبێت بەڵام لە پۆستەرێکی ئاوایە کە تۆ لە مەسەن لە کتێبخانەکان لە دەستگا حکومیەکان لە ناو قوتابخانەکان بەم شێوازە هەڵەواسرێ زیاتر ئەبینرێ ینی خێراترە ئەگەێنرێت بە بینەر و شتێکی جوانیشە ینی تۆ پۆستەرێکی وە بۆ لە شوێنان هەندێک تابلۆ و ئەوانە هەڵەواسرێت لە باتی ئەوە ئەم پۆستەرانە هەڵەواسرێکە کەسێک ڕێیەکەوێتە فەرمانگایە یا قوتابخانەیە کارێکی هەیە لەوێ ئەوەندەی لەوێ چاوەڕێی بەڕێچوونی کارەکانیەکە و پۆستەرانە خوێنێتەوە زووتر بە بینەر ئەگات بەڵێ بۆنەوەی نوێ بۆ مناڵانیش گرنگە کە بزانن ئەم ئازادی ئەمڕۆ بەدەست هاتووە لە 100 ساڵی ڕابردووە هەوڵ و قوربانیدانی ئەم خەڵکانە بۆ کە ئێمە بە بێ جیاوازی لە نێوان نووسەران تێکۆشەران سینەماکاران گۆرانی بێژ ینی گۆرانی بێژ و مۆسیقی و هەموو لایەنەکان بەسەرەکەینەوە بە بێ جیاوازی هەوڵە دەین لە داهاتووە کار لەسەر هەمویان بکەین هەرچەنە لە ئێستا لە 75 کەسێک کە کارمان تیا کردو و تەواو بۆ ئامادەیە لە هەموو بوارەکانە خەڵکی تایە لە هەر 4 پارچەی لە هەر 5 پارچەکی کوردستان لە ناو سیاسیەکانە زیاتر با بڵێن تەرکیزەکەی ئێوە لەسەر با بڵێن سەرکردەکانە یاخود شەهیدانە چۆنە تا ئێستا ئێمە کارمان لەسەر ئەوانە کردووە کە بۆ نمونە پۆستی گرنگیان هەبووە و ڕۆڵی گرنگیان هەبووە و خەباتەکەیان بەرچاوە ئەگەرچی شەهیدان تاجی سەری هەمومانن یعنی ئەوە بێگومان هەوڵ و ماندووبوون و ئەوان لەبیر ناکرێت چونکە ئەوان جستەی خۆیان جانی خۆیان کردوتە قوربانی ئەم ئازادیە بەڵام ئێمە وتم پرۆژەکە لە سەرەتایەوە هەوڵمانداوە سەرەتا بە سەرکردەکان دەست پێ بکەین بۆ نمونە لەوانە پێشەوا قازی محەممەد دامەزرێنەری کۆماری کوردی لە مەهابات و مامۆستای برایم ئەحمەد و چەند کەسایەتێکی تریتیا کە ڕەنگە ئێستا زۆر باش لە یادم نەبێت زۆر باشە بێگومان تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا چۆن دروستکردنی ئەم پۆستەرە بۆ ئێوە بڵاوکردنەوەی با بڵێن خێرایە
بە هەمان شێوە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەو شێوەیە پیجێکی تایبەتیتان هەیە لە با بڵین لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی کە ئەو پۆستەرانێک کە دروستێکن لەوێش نمایشی بکەن لەبەرەوەی کە خۆتەزانی لەوێش بینەرێکی زۆر هەیە بە دڵنیاییەوە پۆستەرەکان من جگەلەوەی کە لە پیجەکەی خۆم بڵین لە فەیسبووکی خۆم بڵاویەکەمەوە و چاپخانی کارۆکە ئەوان ئەرکی لە چاپدانی پۆستەرەکانەکەن بە دیزاینێکی زۆر جوان کە من زۆر سوپاسیانەکەم و ئەوان لە پیجی خۆیان بڵاویەکەنەوە و کۆمەلگای پەروەردەی مارگرێتیش بە دڵنیاییەوە پیجی خۆی هەیەوانیش لەوێ بڵاویەکەنەوە و خۆشتەزانی ینی ئەم چالاکیانە چونکە چالاکێکە دوورە لە ئینتیمای سیاسی دوورە لە ئایدۆلۆژیا دوورە لە هەموو ئەو شتان و تەنها هەرکەس ئەیبینێ دەستخۆشیەکالەوەی کە پرۆژەیەکە بەڕاستی ئەبواە زۆر لە پێشتر ئەم پرۆژەیە وەزارەتی ڕۆشنبیری کردایە بۆ نمونە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بیان کردایە ئەگەر چی چەند هەوڵێکە بۆ لە ڕابردووە چەند کارێک کراوە ینی ناکرێوانش نادی دەبیگرێ بەڵام پرۆژەکە بەو حکومە زووە چێتە ناو خەڵکەوە و دەسا و دەسەکە ینی لە تۆڕی کۆمەڵایەتی لە ماوەیەکی کەمە لە زۆر شوێندانراوە بە تایبەت ئەو مەکتەبانی کە ئێمە بە دیاری بۆمان بردونیا ئەو دەستگا حکومیانی فەرمانگە حکومیانی کە بۆمان بردوون لە دیوارەکان هەڵیەواسن و وێنەمان بۆ نێرنەوە و ئەوە بڵین لە فەیسبووکی خۆشیان دایانێن لە تۆڕی کۆمەڵایەتی دایانێن لەبەرەوە زۆر زوو دەسا و دەست ئەکات پۆستەرەکان زۆر باشە ئەو پۆستەرانەی کە تایبەتن بە یاخود کە ئەیان نێرنە پارچەکانی تری کوردستان ئەو پۆستەرانن کە تایبەتن بە کەسایەتە ناودارەکانی ئەوان یاخود با بڵین پارچەیەک یاخود بەشێکی هەمە ڕەنگتان ئامادە کردووە لە کەسایەتی هەموو پارچەکان و ئەینێرن بۆ بەشە جیاوازەکان پێگومان لای ئێمە کوردستان یەک پارچەیە ئەوە سنوورەکان ئەو پارچەیان دروست کردووە لەبەرەوە ئامانجی پرۆژەکەی ئەمەژەوەیان کورد لە هەموو پارچەکان یەکتری بناسی ینی وەکو ئەڵلقەیەکی زنجیر پێکەوە گرێدەین لەبەرەوە نەخێر کە ئێمە بینێرین بۆ ئەو پارچانەی تریش بێگومان هەمویان بە هاوبەش پێکەوە نێرین چونکە سینەماکارێکی وەکو بەهمەنی قوبادی چەند مڵکی ڕۆژەڵاتی کوردستانەوە نشینی باشوور و باکوور و کوردستانی سووریشە ئێمە یەکگەلین یەک نەتەوەین شانازی بە هەموو تێکۆشەر و داهێنەرەکانی خۆمانەوەکەین لە هەر پارچەیەکی کوردستان بێ لەبەرەوە ئەگەر دەستمان بەوە کرد بینێرین بۆ هەرکوێ بێگومان بەبێ جیاوازی هەمویانە نێرین بێگومان دەستەکانتان خۆش بێ سوپاس کە لێرە ئامادەبووی زۆر بەڕێز شاخەوان سەدیق نووسەر و ڕۆژنامەنووس سوپاس بە هیوای پرۆژەی زیاتر سپاس بۆ تۆ